هێوارەتان باش بیسەرانمان لە رادیۆی ڕوودا و بینەرانمان لە فەیسبووکی ڕوودا و مڕاوچی حەسەن لە بەرنمەیەکی دیکەی پۆرتاڵی ڕوودا و لە گەڵتان دەبم. ئەمڕۆژ باس لە تەوەرێک دەکەین کە کاردانەوەی زۆری هەبووە لە نێو میدیا جیهانیەکان و لە نێوخۆی کوردستان و لە نێو سەرجەم ژانرەکانی دیکەی ڕۆژنامەوەیدا کاردانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە. سەرەتا سەرنجان بۆ دەنگی ژنێک ڕادەکێشم کە لە نێو یەکێک لە گوندەکانی عەفرینەوە باسی دۆخی ژیانی خۆی دەکات. والله كسكتن وغلم بسري خدات تانينا كربتنا دارتنا شاب رشيد ما تانيبا قموا دوبين دنيا خرابي ملات كسك نامو لبا اجي كم دندراش هذا هذا ما كتات لهم اكسونا وخراق مول نقام المسكنة لا توبيتنا قوي خدنا كوني جانا خو خلصتكي كتشبكم يوم خداي من بس خديت مني تانية أنا خدي من قبل كاتي من تنا خداي كاتي من تنا خداي ئەمە دەنگی دایکێکی کورد بوو لە گوندێکی عەفرینەوە کە بەهۆی ئۆپراسیۆنەکەی تورکیا بۆ سەرگوندەکانی عەفرین و دەوروبەری هاوردەکات و دەڵێت تەنیا خودامان هەیە. ئەم ڤیدۆیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆیدا هێنابوو. ئازیزان وەکو دەزانن لە ڕۆژی 20 مانگی ڕابردووە واتە دروست 13 ڕۆژە سوپای تورکیا ئۆپەراسیۆنێکی سەربازی بە ناوی چڵە زەیتون بۆ سەر شاری عەفرین لە ڕۆژاوی کوردستان دەست پێ کردووە. دواتر ئۆپەراسیۆنەکە هەرزوو لەلایەن هێزە کوردیەکان لە عەفرین بەرپەرزرایەوە و تاوەکو ئەم چرکەیەش کە ئێمە قسەی تێدا دەکەین شەڕ و پێکدادان لە نێوان یەپەگە و سوپای تورکیا لە چەند شوێنێک بەردەوامە. ئازیزان ئێستا باس لەوە دەکەین ئاخۆ لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان چۆن باسی ڕووداوەکەی عەفرین دەکرێت، ئایا میدیا جیهانیەکان و میدیای کوردی بەتایبەت توانیوانە وەک خۆی ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردووی ئۆپەراسیۆنەکە بگوازنەوە. ئەم پرسیارە و چەند پرسیارێکی دیکە لە مژاری ئەو ڕۆماندا بە میوانداری دکتۆر سادق حەمەغەریب مامۆستای زانکۆ لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین کە لە ستۆدیۆی سەرەکی رادیۆ ڕوودا و لە هەولێر لەگەڵمان دەبێت. هەروەها پامنێرانمان شەوکەتەرکی و ماشەڵات دەکاک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن و دوای زانیاریمان لەسەر ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر عەفرین پێ دەڵێن. دکتۆر زۆر بەخێر بێیت. دکتۆر بەرلەوەی بێمە لای جەنابەت ئەچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنی کە هاوکارمان ماشەڵڵا دیارەوە هاوکارمان ئاماژە پێ دەکات کە ئەوان پامنێرمان ئامادە نییە. دکتۆر ئەگەر باسی ئۆپەراسیۆنی سوپای تورکیا بکەین بۆ سەر عەفرین لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان و لە نێو میدیا جیهانیەکان بەگشتی چۆن باسی ئەم ئۆپەراسیۆنە دەکرێت؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و سڵاو ڕێز بۆ بیسەرانتان و هەروەها بۆ بینەرانتان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فێسبووکەوە. من لێرەوە بەش بە حاڵی خۆم ئەو هێڕشانەی سەر میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی لە عەفرین شەرمەزار و ڕسواکەم و هیوادارم بە سەربەرزی گەلی عەفرین ڕزگاریان بێ لەو نەهامەتیە. دیارە بەڕاستی من ئەوەی کە خۆم خوێنەوەم بۆ کردووە لەو ماوەی 13 ڕۆژەیە چە میدیای جیهانی بە تایبەتی میدیای وڵاتانی زلهێزی دنیا و هەروەها میدیای وڵاتانی ناوچەکە و میدیای کوردیش بە شێوەیەکی گشتی بڵین بە شێوەی گرنگیدانیان بەم ڕووداوە دڵتەزێنە بەم لەشکرکێشێ بۆ سەر عەفرین جیاوازەکەی ئەوەیە کە من پێم وایە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی در بە پێی دووری نزیکی وڵاتەکان لە ناوچەکەەوە هەروەها بەرژەوەندیەکانیان و ئەو ئەجێندا و سیاسەتی لە پشتی کەناڵەکانەوە هەیە کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر بۆ نمونە ئەو میدیانە بۆ ڕۆماڵکردنی بابەتەکە. من یەک نمونە بۆ ئەوەی کە زۆر ڕوون بێ ئەهێنمەوە، ینی میدیاکانی وەکو بەریتانیا کە خۆی بە وڵاتێکی بڵین دیموکراسی و ئازاد ناوەبرێ، ینی کاتێک میدیایکی بەریتانی بێ بڵێ ئێمە نازانین کورد بەرگری لە چی ئەکا لە عەفرین، ئەمە کارەساتە کە من ئەمڕۆ بە قوتابیەکانی خۆمم باس کردووە. ینی ئەو بێت ئەمە تەنانەت نەک لە بەریتانیا خۆی ڕەنگی یاوەتەوە، تەنانەت جەزیرە نێتیش ئەمەی کردووە بە مانشێتی سەرەکی و دوێنێ و ئەمڕۆ باسی لەوە کردو کە میدیاکانی بەریتانیا ئەڵێن ئێمە نازانین کورد بەرگری لە چیەکە. چۆن نانی ئەبێ میدیا ڕۆژنا ئەبێ ئەو دەستگازە بەلا حەمیدیانەی وڵاتیشی ئاوا نەزانن کە کورد بەرگری لە چیەکە، بەرگری لە بوونی خۆیەکە
لە وجودی خۆیەکە لە زمانی خۆیەکە لە کولتوری خۆیەکە لە ئەرز و ئاو زەوی خۆیەکە بەرگری لە زمانی خۆیەکە بەرگری لەو هەموو مافە سەرەتایانەکە کە خوا پێی بەخشیوە کە هەموو ئێستا لە ژێر هەڕەشەی داگیرکران ئەمە یەک دوو وڵاتانی تری وڵاتانی عەربی ناوچەکەش بەڕاستی زۆر بە شەرمنانە باسی ئەم ڕووداوە ناخۆشاکەن ئێستا یەک نمونەی تریش بۆی شتەکانمان مەلموس بێ زیندوو بێ کاتێک کە سەری ماڵپەڕی ڕۆژنامەی دیاری لوبنانیەکەی بە شێوەیەک باسەکە کاتێک سێری ڕۆژنامەی جەزیرەنێتەکەی بە شێوەیەکی تر باسەکە ڕۆژنامەی دیاری لوبنانی لە ڕاستیە زیاتر تەرکیز و فۆکسی لەسەر تێکشکانەکانی تورکیایە سەرکەوتنەکانی هێزە کوردیەکانە لە ناوچەکە و هەروەها تەرکیزی لەسەرەوەی کە ئەو سوپایانەی توانیوە بێتە پێشەوە نەیتوانی شوێنە کۆنتترۆل بکە و بۆ شێوە ینی ڕیپۆرتاژەکان و راپۆرتەکان و هەواڵەکانی خۆی پەرەپێداوە بەڵام بەعکسەوە کاتێک سەری جەزیرەنێتەکەی زیاتر سەرەکەی سەرنجی لەسەر ئەوە چڕکاتەوە کە تورکیا ئەو لادەیە گرت ئەوە لەوێ ماوەتەوە دەبابە پیشانەداوانەکەواتە سەری ئەجێنداکان بکە یان سعودیش بە هەمان شێوە میدیای خۆشمانەوە خۆتان لەناو میدیای خۆمانە ئاژین کە بەڕاستی بەرز و نزمی لە ئاست چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکەی هەیە چۆن ئەم دکتۆر دەکرێت باسی ئەم هۆکارانە بکەی ئایا بۆچی ئەم بەرزونزمی هەیە لە نێو میدیای کوردیدا بۆچی ڕۆماڵێکی وانە کە ڕۆماڵێکی پرۆفشناڵانە بێ وەکو خۆت باسی دەکەی کە دەڵی بەرزونزمی هەیە هۆکاری ئەو بەرزونزمیە بۆچی دەگەڕێنیتەوە ئەسڵەن جارێ هەر ناوچەکە ناوچەیەکی بڵین نەئارامە ناوچەیەکە کە ڕۆژنامەسەکان بە سەختی ئەتوانن بگەنە ئەو شوێنە من لێرەوە حەزەکەم زیاتر میدیا بە تایبەتی هەوڵ بدەن لە ڕێگەی هاوڵاتی ڕۆژنامە نووسەوە شاید حاڵی ناوچەکانەوە زیاتر زانیاری وەرگن و زانیاری ڕاست و دروست وەرگن کە ئەوە زۆر گرنگە کەمتر ئەوی شیان کردووە وەکو چۆن جەزیرە لە سووریایی کرد وەکو چۆن لە کاتی خۆی عەرەبیەوەوانە زیاتر لە لیبیایان کرد وەکو چۆن CNN لە عێراقی کرد لە بەرەکانی شەڕێ کرد و لە زۆر ناوچەکانی تریش ئەم میدیای ئێمە ئەبێ ئەوە فۆکسی لەسەر ئەوە بێ کە چۆن شاید هەڵوەرگرێەوە چۆن بتوانێت کۆنتاکت و پەیوەندی دروستکە کۆمنیکیشنێک پەیوەندێک دروستکە لەگەڵ ئەو خەڵکانی ئێمە یەک دوو خۆی بەڕاستی وڵاتی تورکیا فلتەری کردووە میدیا تا ئاستێکی زۆر ڕێگە نادا ڕۆژنامەنووسان لە ناوچەکە نزیک بنەوەوان ڕێگە نادا ئەو ڕۆژنامەنووسانە بچن ناوچەکان و ڕۆماڵی بکەن تەنها هەواڵانە دەرەچن کە خۆیانەوێ بە یەک نمونە بۆ ئەمە دێنمەوە کاتی خۆی کە 1970 کە عێراق کیمیایی بارانی هەڵەبجەی کرد تەنها ڕۆژنامەنووسێک کە هاتنە ناوچەکە و شایەتی درۆیاندا بۆ ڕژێمی عێراق ڕۆژنامەنووسە تورکەکان بوون ڕۆژنامەنووسە تورکەکان ساڵی 1970 هاتن لە هەڵەبجە وێنەیان گرت وتیان ئێران کیمیاویاوە لە هەڵەبجە و ئەمە لە جەزیرەی لە ڕۆژنامەی سەورەیە زۆر بە زەخمی ئیشی لەسەر کرا ئێستش بە هەمان شێوە سێرەکەین کە لە ڕاستی فۆکسیان لەسەر ئەوەیە کە ئەو لەو فلتەرەکانی خۆیانەوە زیاتر ئەو ڕۆژنامە ئەو هەواڵانە دەرچن کە سەرکەوتنەکانی خۆیان پیشاندە ئەمە لە لایەکی ترەوە بینە سەر هەرێمی کوردستانی خۆمان دیارە هەرێمی کوردستان ئێستا خۆی بۆ خۆی لە کۆمەڵە قەیرانایە قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە ئەمە ڕنگانەوەی لەسەر ئەوە هەبووە کە زوم یا سەرنجی لەگەڵمەتنیتەوە هەواڵێکی بەپەل هەیە ببوورە وا دیارە ئێستا کۆبوونەوەی حەیدەر عەبادی سەرۆکۆ زیرانی عێراق لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لەبارەی بوجەوە کۆتایی پێهاتووە ئەمە هەواڵێکی بەپەلە بوو کەمە پێشەسا لە بەغدا فراکسیۆنە کوردستانەکان و فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکۆ زیرانی عێراق کۆبوونەوە ئێستاش دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەسەر سایلۆی کۆنی سلێمانی کە بڕیار وایە سبەی بتەقێندرێتەوە باگوێمان لە کۆنفرانسە ڕۆژنامەوانێکە بێ و دەگەڕین وڵاتە کومبار داپۆشراوە ئەوە بە دوو طبق BRC لەگەڵ پاشان دوو طبق کومبار هەڵبەتە ئەو جێگایانەی کە ئەیبینن کومباری پێوە باڵێ ئەو ڕەنگە پەمەیەی پێوەیە هەموو لە پشتی ئەو ڕەنگەوە هەمووی دینامیت دانراوە ئەومان لەبیر نەچێ ئێمە بۆ ئەم شێوازی ڕوخانە نەک لێرە لە هەموو جیهانە دینامیت بەکارێنرا پێویستە خەڵک جای کاتەوە بینی دینامیت و بینی TNT ئەمە TNT نییە ئەمە دینامیتە دینامیت هەمووتان دڵنیام ئەزانن کە لە هەموو جیهانە پرۆسی ڕوخاندن ئەوەی کە بینی پردا بینایە هەر شتێکە بە دینامیتەکرێت بە TNT ناکرێت ئەوە لەلایەکە و لایەکی ترەوە بۆ سەلامەتی دەوروبەر بۆ کۆنتترۆلکردنی سەلامەتی دەوروبەر پێویستی بۆوا کرد ئێمە سێ بازنە دروستکەین بۆی هەموو خەڵک بەر چاوی ڕوون بێت کە چۆنە بێشتەکە بازنەی یەکەم بە تیرەی 200 متر بەرپەڕی نەبێت کە هەرەکەوێتە ناو پرۆژەکەەوە کۆی بینن
لە وێنەیەدا بازنەی دووەم بە تیرەی 500 متر ئەمە کاریگەری لەرینەوەی ئەرس لەگەڵ دەنگ لە هەوایە بازنەی سێەم بە تیرەی 1000 متر واتە کیلۆمەترێک ئەمەش کاریگەری خۆڵ و تەپوتۆز بێگومان بەسپاسەوە لایانی ئەمنی سبینە ئینشاء الله کۆنتترۆڵی ئەم سێ بازنەیە ئەکەن و بەڕاستی هاوکاری تەواویان کردوین بۆ ئەوەی لە سبینە لە ناو ئەم سێ بازنەیە لە دوای بازنەی سێمەوە واتە لە دووری 1000 مترەوە بە تیرەی 1000 متر لە دوای ئەوە خەڵک یا خەڵکی ئەتیادی ئەتوانێت بوەستێ. سپاس. بیسەرانی عزیز ئەمەی گوێبیستی بوون ئەمە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بوو لەسەر تەقاندنەوەی سایلۆی کۆنی سلێمانی کە بڕیار وایە سبەی بدەقێنرێتەوە پرۆژەیەکی نوێ لە شوێنی ئەم سایلۆیە دروست بکرێت. دکتۆر دەگەڕێم و لای تۆ دەمهێ پرسیاری ئەوەت لێ بکەم چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان هاشتاگێک بەناوی ستۆپ ئافرینش جینۆساید لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی بەربڵاو بووتەوە. پێت وایە کە هاشتاگ یاخود ئەو گردبوونەوانە یاخود ئەو خۆپشاندانانەی کە لە بەرامبەر لە دژی هێرشەکانی سوپای تورکیا بەرامبەر بۆ سەر ئۆپەراسیۆنەکە ئافرین دەکرێت ئایا پێت وایە ئەم هاشتاگە یاخود ئەم گردبوونەوانە چ ئەنجامێکیان دەبێت بۆ ئافرین یاخود ئەمە کۆمەڵگەی نێودوڵەتی دێنێتە سەرخەت؟ سەرەتا من خۆشحاڵم کە بەڕاستی سوۆشیال میدیا ئێمە سەبارەت بە ئافرین جیاوازە لە ڕووداوەکانی تر تەنانەت ئەو ڕووداوانەش کە لە دەوروبەر بوون یا لە ناو خۆی هەرێمی کوردستان بوون لەوە خۆشحاڵم کە هەستەکەم کۆدەنگێکی زیاتر هەیە بەپێی ئەو بڵێن سەرنج و شتەی کە من خۆم لە باتەی تۆڕە کۆمەڵایەتەکان هەر هەموو جۆرەکانیەوە ئەوەش ئەو دەربڕینانەیە لە ڕاستیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەیە هەستەکەم تاکی کوردستە تاکێکی هۆشیارە ئەوێ بە هەر شێوەیەک بێ دەربڕینێکی هەبێ بۆ ئافرین هاوسۆزیەکی هەبێ بۆ ئافرین تەنانەت من ئێستا ئەبینم کە کەسێک دکتۆری نەشتەرگەریە پسپۆری دکتۆری نەشگەریە شعرێکە نووسێ ڕۆژنامە نووسێکە و ئەدیبێکە ئەدەبەکی خۆی چڕ کردوێتەوە لەسەر ئافرین ئەم جۆرە هاشتاگانە من پێم وایە لەسەر وڵاتانی زلهێزی دنیا کاریگەریان بەو شێوەیە نابێ لەبەر چی لەبەر ئەوەی کە لە ڕاستیە ئەو وڵاتە زلهێزانەی دنیا سیاسەتێکی بڵین استراتیژی درێژخایانیان هەیە استراتیژێکی ڕوونیان هەیە پلانێکی ڕوونیان هەیە بەپێ ئەو پلانەی خۆیان هەیە ناڵێن بێ کاریگەر ئەبێ لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر تاکتاکی خەڵکی ئەو وڵاتانە یان لە هەندێک لە سیاسیەکان لە وڵاتانە بەڵام لەسەر کۆی سیاسەتی وڵاتەکان کاریگەری زۆر نابێ بەڵام بۆ مۆراڵی خەڵکی بڵین ئافرین بۆ مۆراڵی تاکی کورد لە هەر چوار پارچەکانی کوردستان و هەروەها بۆ بەرزکردنەوەی مۆراڵی تاکەکانی کورد لە وڵاتانی دەرەوە بۆ ئەوەی کە فشارێک لەسەر ئەو وڵاتانە دروستکەن بە ڕێپێوان بێ بە پیشاندان و هەروەها چوونە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە شوێنەکان سەفارەتەکانی وڵاتانی دەستدرێژکار بۆ سەر کورد و ئەوانە کاریگەری ئەبێ ئەوەی کە ماوەتەوە بڵێم نابێ ئێمە کاریگەری سوۆشیال میدیا بڵین بە هەندوەر نەگرین چونکە کاریگەری سوۆشیال میدیا بە درێژایی مێژووە لە سەرەتای بەتایبەتی لە 2006 بەو لاوە کاریگەری خۆی هەبووە بەڵام بەڕێژە لە وڵاتانی عەرەبی لە شۆڕشەکانی وڵاتانی عەرەبی گەیشتە لووتکە کاریگەریان ئێستش نزیکترین نمونە ئەگەر بێنینەوە ڕێپێوانەکانی ئەم دوایەی کۆماری ئیسلامی ئێران بوو کە زۆربەی هەرە زۆری لەسەر لە ڕێگەی تەلەگرامەوە بوو کە زیاد لە نیوەی هەموو بەکاربەرانی تەلەگرام تەنها زیاد لە نیوەیان لە ئێرانن تەنانەت هەندێک سەرچاوەڵێن زیکە لە ساحەفتای بەکاربەرانیان تەنها لە وڵاتێکی و کوێرانن سێرەکەی تەنانەت هاتە سەر ئەوەش کە تەلەگرام فلتەر بکرێ و دوایش دابخرێ لە کاتی ڕێپانەکە ئەمەش لەبەر کاریگەری ئەو تۆڕە کۆمەڵایەتە بوو لە باشووری کوردستانیش ئێمە ئەتوانی کاریگەری زۆرمان هەبێ من یەک نمونەی زیندوو لێرە ئەتوانم باسکەم بۆ بینەرانی فێسبوک و بۆ جەنابیشێت ئێمە کاتی خۆی لە بەشی خۆمان لە زانکۆی سەلاحەدین توێژینەوەیەکمان ئەنجامدا لەسەر ڕۆڵی ئەم سوۆشیال میدیایە لەسەر ئاوارەکانی سووریا لەسەر شۆڕشی سووریا کە بەڕاستی قوتابیەک پێی هەستا هەر قوتابێک خۆشی خەڵکی ڕۆژئاوای کوردستان و زۆر بۆمان دەرکەوت کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەم سوۆشیال میدیا توانێت
پەیوەندی بە یەکەوە دروستکە پەیامەکان بگەێنێ پەیامەکان وەرگێ کۆنتاک دروستکە کاریگەری لەسەر شۆڕشەکە بێ ئاگداری شۆڕشەکە بین زۆر پارامترماندانا بوو وە زۆر پرسیارماندانە بوو لە فۆرمەکە هەمووی نەتیجەیەکی زۆر باشە بوو ئەمە ئەومان پێڵێ بە شوەیەکی علمی کە لە ڕاستیە سوۆشیەل میدیا کاریگەری هەیە و کاریگەریەکەشی بەرچاوە بەڵام لەسەر سیاسەتانی سیاسەتی دەڕێەوە نایبێت هەیەی بە زۆر زۆر بەکەمی دەیبێت دکتۆرەگە لەگەڵمان بینیتەوە من دەمەوێت ئاماژە بە چەند ئامارێک بکەم کە سوپای تورکیا هەسەدا ئاماری 11 ڕۆژی شەڕی عەفرینیان بڵاو کردەوە دوێنێ سوپای تورکیا بڵاوی کردەوە کە لە 11 ڕۆژی ئۆپراسیۆنی عەفریندا 24 پێگەی سەربازی 18 گوند و شارۆچکە هەروەها 5 بەرزایی استراتیژیان کۆنتڕۆڵ کردووە یەپەگەش ڕەتی دەکاتەوە ئۆپراسیۆنی سوپای تورکیا و سوپای سووریا ئازاد بۆ هێرشکردنە سەر عەفرین بەردەوامەوە پێیناوەتە سێزدەمی ڕۆژ سوپای تورکیا و هەسەدەش ئامارەکانیان بە شێوەیەکی جیاواز بڵاو کردوێتەوە هێزەکانی سووریا دیموکرات دەڵێن تۆپخانەکانی تورکیا بە موشک ناو عەفرینی بردومان کردو و داواش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن بردومانی سەر خەڵک ڕاگیرێت بردومان و تۆبارانەکان بە شڕی بەردەوامن و ئامانجی ئەمجارەی سوپای تورکیا کۆنتڕۆڵکردنی هەردوو بەرزایەکانی چای کوڕنی و دارمکە کە دەکەوێتە بەشی ڕۆژئاوای عەفرین سەرباری ئەوەی ئۆپراسیۆنی چڵە زەیتون کۆتایی پێنەهاتۆ بەڵام سەرۆکۆزیرانی تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەڤایندا ئاماژەی بەوەدا دوای عەفرین هەنگاو بەرەو منبەج دەنێن و تاوەکو سنوورەکانی عێراق درێژێ پێدەن ئەمە پێشتریش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ئاماژەی بەم قسەیە کردووە و توێتی کە دوای عەفرین ئێمە بەرەو منبەج هەنگاو دەنێن تورکیا هەوڵدەدا سەرچەم بەرزایەکانی کۆنتڕۆڵ بکات بۆ ئەوی ڕێگا لۆجستیەکانی شەڕوانانی یەپەگا کە لە ڕۆژئاوا بەرەو باکووری عەفرین درێژە بنەوە بپسڕێنێت و شەڕوانانی هێزەکانی سووریا دیموکراتیش بە توندی بەرپەرچیان دەدەنەوە سەرچاوە فەرمیەکانی تورکیا باس لەوە دەکەن کە لە 12مین ڕۆژی ئۆپراسیۆنی چڵە زەیتوندا لە 5 ناحیە عەفرین دەستگیراوە بەسەر 24 پێگا 19 گوند هەروەها 6 ناوچەی نیشتەجێبوون کە یەکێکیان گوندا لەگەڵ 26 خاڵ کە شەشیان شاخن و بەرزایی استراتیژین ئامارە جیاوازەکانی هەردوولاش بەردەوامە سوپای تورکیا دەڵێت 712 شەڕوانیان ناچاڵا کردووە مەبەستی لە موشەیە ناچاڵا کە ئەوەیە کە بەشێکیان بریندار بوونە بەشێکیان لە شەڕەکەدا گیانیان لەدەستداوە هەروە 7 سەرباز و 25 چەکداری سوپای سووریای ئازادیش کوژراون دکتۆر کە پرسیارێکی تر بکەین لەبارەی ئەوەی بۆچی کورد زۆربەی ڕووداوەکان زۆربەی ئەو حەدەسانی کە ڕوو دەدات دەیبەستێتەوە بە سیاسەتی ناوخۆی کوردستانەوە بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆرێک باستەوە دەکەن کە ئەم ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر عەفرین پەیوەندی بە گشتپرسیەوە هەیە تۆ لەم بارەوە چیاڵێ من پێم وایە کە لە ڕاستیە جارێ ئەمە ڕووداوێکی سەربازی سیاسیە ئەم ڕووداوە سەرباز سیاسی وەکو خەسڵەت و سیفەتەکانی هەر ڕووداوێک ئالۆزە گۆڕانکاریەکان تایە خێران و ئەبێ بە ئێستا لە حزە لە حزە بە دواداچوونی بۆ بکرێ بۆ ئەوی بزانین بۆ کوێ ڕوا و ئاراستەکەی بەرەکوێوە تا کوێ گەیشتووە لە ڕاستیە تا ئێستا زانیاری ورد نییە لەسەر کوژراوەکان لەسەر شەهیدەکانی ئەوانەی کە لە ڕێزەکانی کوردەوانی کە لەوێ بەرگریەکەن و لەسەر بریندارەکان زانیاریەکی وردنی ئەوەی کە هەیە زانیارێکی پەرت و بڵاوەوە جیاوازە ڕێژەکەی لە کەناڵێکەوە لە میدیایەکەوە لە بڵین سەرچاوەیەکەوە بۆ سەرچاوەیەکی تر من پێم وایە ئەو وڵاتانە سیاسەتێکی بەرامبەر بە کورد سیاسەتێکی تایبەت بە خۆیان هەیەەوە سیاسەتیان سیاسەتێکی داگیرکەرانەی جێگیر و نەگۆڕاوە ڕاستە هیچ پرسێک ئیزۆلە نیەوانە هیچ پرسێک جیاکراوە نییە بە تەواوی لە پرسێکی تر واتە هیچ ڕووداوێکی سیاسی لە ڕووداوێکی ئابووری یان ڕووداوێکی ئابووری لە ڕووداوێکی کۆمەڵایەتی بڵێن جیاکراوە نیە کە هەموو ڕووداوەکان پەیوەندیان بەیەکەوە هەیە بە دڵنیاییەوە هەر هەنگاوێک کە ئەوان عینێن دژ بە بەرژەوەندیەکانی کورد دوجار بۆ ئەوەیە کە کورد بە مافەکانی خۆی نەگا و هەر هەنگاوێکیش کورد بینێ بۆ نزیکبوونەوە لە مافەکانی کورد ئەوان دژی ئەوەستنەوە و هەمویان دەبنە یەک هێز بەرامبەر بەوە ئەمە ڕاستیەکی حاشاڵ نەگرێ بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کورد خۆی چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەیە زۆر باشە ئێستاش دەچینە لای ماشەڵڵا دەکاک پامنی ڕوودا و لەبارەی کاردانەوەکانی شەقامی تورکیا و هەروە باکووری کوردستان زانیاریمان پێدەدات شەوکەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی گردبوونەوە و پاڵپشتکردنی عەفرین چەند کەسێک لە باکووری کوردستان و تورکیا دەستگیر کراون دوای زانیاری لەسەر ئۆپەراسیۆنەکەی سوپای تورکیا بۆ سەر عەفرین و هەروە ئەو کاردانەوەی کە لە باکووری کوردستان و تورکیا هەن زانیاریمان پێ بدە بەڵە فەرموو ماشەڵڵا بله و که بزن که کاربردان
operasyona Afrinê yani Êrişa Tirkiye ser Afrinê li Bakur yerası zêdeya lê mesela şakanı da hemen ki pırsığa kemalın sarkası yani ve muayendeki keze kolama profesör ki salakêşa mezarkilmen var bakın gelay dara hedefi devleti yani kongres vakada muvaffik كذا بحوزة كدر كم درجة وبالمشي وخطش عندنا بروفيسور كم زي رشاد العسكري ل هر درجة ولد أو در جت من أبلوخة در تشكيل نه كدر كم درجة هر داوي هسروك خضرة وكذا بمناطق ليلا جدا زعلية فولي سماعات بنشافكرن أو بخضرن دادجة تستجيب دادجة دريارة جسم على ذا أو خط الزندان هنا. يعني دي هم وده بجيش كان يعني يكتيا بجيش كانت المرادبنا كي الحمدري وقرصنا عاصم من الشامبا والداخلية خدا جوتلون الشهر الديجيتال درستي خلقية بدر ذي جوتناوام يوزر غدر orada yakıtya bilişkenti aslında mşavkırım heyeci de mşavdana ser tola toren komalayatı yani زۆر سپاس hatta nasıl da temizlik kes kul hamdari afini لعندي فلكن راضي ان شاء الله حاصل المسافرين ده زۆر سپاس ماشەڵڵا دەکات کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر ئەمەوێت سەرنج بخەمە سەر چەند کۆمنتێکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە کاردانەوەیکی زۆری بەدوای خۆدا هێنابوو توانەتەها ڕۆژنامەوان دەڵێت ئەمریکا داوا لە تورکیا دەکاتدان بە خۆیدا بگرێت ئەمە ئەو پەڕی گاڵتەجاریە تورکیا هێرشی کردوتە سەر عەفرین ئەو فڕۆکە و تانک و سەدان هەزار سەربازی دژی کورد جوڵا پێکردو ئایا دەبێت کێدان بە خۆیدا بگرێت پەلاماری تورکیا دژی عەفرین گەردەلوولێکی لیتەیی خوێنە سەردەمێکی قورسە لە ستەم و تاریکی هەروەها حەکیم ڕەسوول پێی وایە کە عەفرین ناکەوێت بەڵکو سەردەکەوێت کۆمنتێکی زۆر لە سۆشیال میدیای ڕوودا و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە شێوەیە گشتیاتون دکتۆر تۆ قسەی کۆتایی چییە لەسەر ئەم ئۆپراسیۆنی سوپای تورکیا لەسەر عەفرین بڵێ من سەرەتا بەس بە کورتی دکتۆر لە ڕاستی من هەموو ئەو بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی شەرمەزارەکەم وڵاتانی زلهێزی دنیا شەرمەزارەکەم چونکە کورد خەباتی کردو شۆڕشی کردووە ئەوان ئەزانن کە ئێستش ملەتێکی مەزڵۆمە 50 میلیۆنە دەوڵەتی نییە هیچ مافێکی سەرەتایشی نییە لە بەتایبەتی لە هەندێک لە پارچەکانی کوردستانەوە ئەو مافێکە ڕەوایەتی خەبات بکە لە لایەکی تریشەوە من حەز دەکەم کە کورد میدیای بکە هیچ نەبێ بەرامبەر بەو پرسە نیشتیمانی نەتەوانە یەک گوتاریان هەبێ یەک دەنگیان هەبێ بۆی بتوانین کاریگەریمان نەبێ لەسەر ڕای گشتی جیهانی زۆر سپاس بۆ دکتۆر ساڵح حەمەغەریب مامۆستای زانکۆکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ئازیزان بەرنامەی ئەمجاری پۆرتال ڕووداوتان لە رادیۆ ڕوودا و پێشکرا ڕێز و خۆشەویستی پرۆدیوسەر و پێشکاری بەرنامە ڕاوچی حەسەن و هەروەها هاوکارم هەرێ محەممەد لە کۆنتترۆل قوڵ بفەرمونون شاد و کامەران بن.